هەرێم بەرەو ئاشبەتاڵێکی بێدەنگ کاتێک سەرۆکەکان دەبنا پارێزگار. ئایا دەزانیت هەرێمی کوردستان لە پشپەردەوە لە دۆخێکی سەختدایە؟ دکتۆر کامەران منتگ لە نوێترین شیکاریدا پەیامێکی توند دەنێرێت و دەڵێت ئەوەی دەیبینن تەنها شانۆگەری میدیاییە بۆ شاردنەوەی ئاشبەتاڵێکی شەرمنانە. پەرلەمان حکوومەت هەڵبژاردن. نووسەر دەڵێت هەموو تەواو بوو، پەرلەمان لە ڕووی یاساییەوە مردووە و هیچ شەرعیەتێکی نەماوە. ئەو گەڕەلاوژێی لایەنەکان لە میدیا دەیکەن تەنها بۆ فریودانی خەڵکە، چونکە خۆشیان دەزانن ئیتر کلیلی پەرلەمان و هەڵبژاردنیان لە دەست نەماوە و کەوتۆتە دەستبەغدا. تەنها کۆمیسیۆنی عێراق بڕیار لەسەر هەڵبژاردن دەدات. خاڵە هەرا هەستیارەکە لێرەدایە. بەغدای تر وەک پارێزگا مامەڵا لەگەڵ شارەکانی هەرێم دەکات. دکتۆر کامەران ئاماژە بەوە دەکات کە لە ژێر هەڕەشەی ئەمریکیەکاندا پارێزگاری هەولێر وەک ئاماژەیەک بۆ سەرۆکی حکوومەت ناچارکرا ڕێکەوتنی نەوەدیمزا بکات. ئەمە مانای ئەوەیە قەوارەی هەرێم وەک دەوڵەتۆکە کۆتایی هاتووە و تەنها ئیدارەی شارەکە ماوە. لە کاتێکدا خەڵک بە لێدوانی حیزبی سەرقاڵ کراوە لە ژێرەوە ماڵی هەرێم جیا دەکرێتەوە. دادگاکان، کۆمیسیۆن و دامەزراوەکان یەک بە یەک تێک دەشکێندرێن. تەنانەت لە ئاستی نێودەوڵەتیشدا لا دیداری زەیدی و ترامپدا ناوی کوردستان وەک قەوارە فەرامۆش کرا و تەنها باسی عێراقی یەکگرتوو کرا. دکتۆر کامەران هۆشداری دەدات کە ئەمە قۆناغی پارە بەرامبەرمانەوەیە. دەسەڵاتدارانی هەرێم ئامادەن هەموو ئەو سامانەی لە 35 ساڵی ڕابردوودا کۆیان کردوتەوە بیدەنەوە بە بەغدا تەنها بۆ ئەوەی لە ڕووی یاساییەوە ڕاوەدوو نەندرێن. بەڵام وەک نووسەر دەڵێت بەغدا تەنها پارەکەی ناوێت، بەڵکو دەوێت کۆتایی بەو ئەزموونە بهێنێت کە پڕ بوو لە شکست و خیانەت.